لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هێزە چەکدارەکانی یەکێتی دوور لە چوارچێوەی یاسا و هەموو ڕوتفێکی سیاسی و کوردەواری بە بڕیاری سەرۆکە خۆسەفێنەکەیان پەلاماری ماڵی هەڤال لاو شێخ جەنجی و هوتێل لالەزاریاندا لەم پەلامارە ناقانونیەدا هەرچی چەک و جبەخانەی بەردەست هەبوو لەلایەن هێزەکانی کۆماندۆ دژە تیرۆر و یەکەی هەفتا زۆر بەچڕی بەکارهات. لەم پەلامارە تاوانکاریەدا دوو هەڤاڵمان شەهید بوون و دەیان هەڤاڵیشمان بریندار بوون. دوجار لە هێرش و پەلاماری بەردەوامیاندا هەڤاڵ لاهور و دەیان هەڤاڵی تریان دەستگیر کرد. ماوەی یەک ساڵی تەواوە غەدرێکی زۆر گەورەتر لە تاوانی 22 ئاب بەرامبەر هەڤاڵەکانمان لە زیندان دەکرێت. جگە لە فشاری ناڕەوا و ئازار و شەڕی دەرونی ڕێگا نادرێت دادگا بە ڕێکاری سروشتی خۆی کار لەسەر ئەم دۆسیەیە بکات. ئەو دادگایە کە هەموو لایەک دەزانن لە ژێر هەژمون و ئاراستەی حیزبەکەیاندایە لەبەرەوەی بەڵگەی دروستیان لەبەر دەستدان نییە بۆ تاوانبارکردنی هەڤاڵەکانمان. بۆیە ناتوانن ڕوبەڕووی هەڤاڵانمان ببنەوە لە دادگا چونکە باش دەزانن دۆڕاون و براوە نین ئامادەبوانی بەڕێز. لە کاتێکدا یادی ئەم ڕووداوە پڕ تاوانکاریە دەکەینەوە دۆخی سیاسی و ئەمنی و ئابووری کوردستان لەبارێکی هەستیار و ناسکدا گوزەر دەکات. ملەتەکەمان پێویستی بە یەکگرتن و یەکخستنی تەواوی هێزە سیاسیەکان و جەماوەر هەیە.